ڤلادیمیر بۆتین سەرۆکی رووسیا دێ کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا لەگەڵ هەفشانێ خوا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکێ تورکیە لە سوودچی ڕاگەهاند. ئەس دخوازم تا کەس بکەم و پەیوەندیان رووسیا و تورکیا پێش و چوون بخۆڤە دیتن و وەکە جاران و بەهێزتر ژە جاران ڤەگەڕهان. هەروەها بۆتین گوت و مۆسکۆ و ئەنقەرە کۆکەن لەسەر دیتنا چارەسەریەکێ ji بۆ سووریا و ئەو چارەسەری بێ چاودێریە نەتەوێن ناودەوڵەتی بێ. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکێ تورکیە بەریک و بەرەڤ رووسیا بڕێبکەوێ دێ کۆنگرەیەکی ڕۆژنەمەڤانیدا ڕاگەهاند و ئەوەی لەگەڵ رووسیا بابەتە نەهێشتنە ڤیزا رووسیا ji بۆ وڵاتیên تورکیە گوتوبێژ بکێ و wê gotûbêjiya hengavên pêwîstiyên ku pêwîst bêne avêtin ji bo Sûriyê bike. هەروەها wê balê bikişêne ser Kongrê Diyaloga Niştîmaniyê Sûriyê ku biryare divê mehêde bêldarxistin. هەروەها سەرۆکێ تورکیە دێ کۆنگرەیە ڕۆژنەمەڤانیدا ئاماژەدا و ئەو ئالیەن دەبێژن چارەسەرکردنا کریزە سووریە پێویستی بێ چارەسەریە لەشکرینینا ئەو کارن هێزن خۆش سووریە ڤەکشێنن. ئەردۆغان سەربار کرد و گوت و ئەوێ ڕۆناهیە بخنە سەر لەڤوو تەفگەرە هەڤبەشیە تورکیە و رووسیا لە ناوچەیە عەفرینە ڕۆژاوای کوردستانê. Ji aliyê xwe ve Dmytr Peskov berdevkê fermiyê Kremlîna Rûsya got ku Vladimir Putin serokê Rûsya û Recep Tayyip Erdogan serokê Tirkiye çendîn babet li ser astekî bilind gotûbêjkirin û derbarê daxwaza Tirkiyê ku pêşbînî tê kirin. Recep Tayyip Erdogan daxwaza vekişana hêzên Rûsya û Amerîka ji Sûriyê kiriye. Peskov got nabê babetên veşartiyên di civîna her du serokan de hatine gotûbêjkirin bêne eşkerekirin. دەربارەی دەڤەرێن کێمکردنە ئاستێشەر لە سووریە وەزارەتە دەرڤەیە ئەمریکا گوت و ئەو ڕێککەوتنە سێعالی تەکەزیە لەسەر ڤەکشانە هەموو هێزن بیانی ji باکوور و ڕۆژ ئاڤای سووریا دکێ و رووسیا وێ بابەتێ لەگەڵ سەرۆکێ سووریە گوتوبێژ بکێ. لێ کرملینە رووسیە ئەف شرۆڤەیە ئەمریکی ji بۆ ڕێککەوتنê ڕەت کرد و گوت و ناڤارۆکا ڕێککەوتنê هاتیە نویساندن و divê pabendî bê bendên ڕێککەوتنê bêkirin.